کە ئەم ساڵ ڕێژەکەی زیاتر لە 4000 حاڵەتی وامان هەبووە بەداخەوە. ئێمە ژووری بزوێنمان هێڵی گەرممان بە 24 کاتژمێری کراوەتەوە لە خزمەتی هاوڵاتیانی هەولێر و دەوروبەرێتی و هەر پەیوەندێکە بۆ ئێمە دێ پەیوەندەکە تۆمار دەکرێ و ژمارەکە تۆمار دەکرێ و بەداخەوە کە کەسانێک بۆ گاڵتەکردن و بۆ هەندێک شتی نەشیا و جنێودان پەیوەندی دەکەن ئێمە بە ناچاری بلۆکیان دەکەین کە ئەم ساڵ ڕێژەکەی زیاتر لە 4000 حاڵەتی وامان هەبووە بەداخەوە. بۆ ئێوەش بلۆکی دەکەین چونکە بە بەردەوام تەلەفۆن دەکەن ئێمە نامانەوێت هێڵەکەمان مەشغوڵ بێت لۆدی بکەوێتە سەر لەبەر ئەوەی لەو کاتایە لەوێ کەسێک بۆ پێویستیەک بۆ ڕووداوێک هانا بوو ئێمە بەرە تەلەفۆن کات ئێمە نامانەیە بەهۆی ئەو ژمارەیەوە لۆت بکەوێتە سەری و مەشغوڵمانکە بۆی فریای ئەو کەسە نەکەوین. بۆیە بە ناچاری ئێمە ئەو ژمارانە بلۆک دەکەین و ئەم ساڵ بێتەوە ئەمە ڕێکاری یاسایی لە دژی هەموو ئەو ژماران ئەگرینە بەر کە بۆ گاڵتە پێکردن و بۆ جنێودان پەیوەندی بە هێڵی گەرمی ئێمەوە دەکەن چونکە هێڵێکی خزمەتگوزاریە لە خزمەتی هاوڵاتیاندایە پێویست ناکە کەسانێک بۆ شێوەیە بۆ ئاستە نزمە ببوورەکەەوە شەڵم کە پەیوەندی بە ئێمە بکەن و هێڵەکان ئێمە مەژغوڵکەن و لە کاتی کەسێکیکە لە زەرورەتی کەسێکیکە بکوژن.